السلام عليكم ورحمة الله وبركاته. وميدوارم لپروردگار بخاطرنا وجوانكاني لقناح تاواني مردوي همولايك من خوش ببه بتايبتي واني كوا لججنا يان لبيشي ججن يان دواي ججن خواهي قورا ليان خوش ببه وصبوري كسوكاريان نجبدا إن شاء الله تعالى. إيمان داراني بريز جار جار خواهي قورا ئاگادارمان ئەکاتەوە چی بە نێزک یان بە دوور ئەوش بە خۆشەویستانمان ئەباتەوە بۆ ئەوەی ئێمە چاوێک بکەینەوە چاوی غەفڵەت لابەرین و تەماشاشکەین. ئەمڕۆ کەسێکمان بێت بۆ قەبرستان ئەڵێن فڵان کەس مرد وا جەنازەکەی بێنە و نوێژی لەسەرکەین وا کفن و دفنی بکەین و بگەڕێینەوە. ڕۆژێکش دێت ئەو کەسە ئێمەین هەرتاکێ لە ئێمە لەسەر شانی ئیمانداران ئەگە خوا بیکاتە نەسیبمان بەرەو قەبرستان دێت کە سوکار دەڕۆین لەگەڵمانە دێت ئەلەورە کفن و دفن و نوێژمان لەسەر دەکرێ و لە قەبرستانە ئەمێنینەوە بە تاق و تەنیا خۆمان کار و کردارمان. عنوانی وتاری ئەمڕۆمان ئەوەیە بە دوای نەخەین تەوبە وەگەڕانەوە بۆ لای خوا. باشترین و چاکترین کەس ئەو کەسەیە کاتێک گوناح و سەرپێچیەک دەکا ڕاستە و خۆ بگەڕێتەوە بەلای خوای پەروەردگار. چکە دنیا هیچ نییە ئیمانداران، وەڵڵاهی دنیا وەک یاری منداڵانە. چۆن ئەو مناڵانەی کە لە مناڵیە یاری دەکەن دوایش لە کۆتاییدا هەمووی تێک دەدەن. ئەم دنیا ئەوەیە بەخوا هیچ لەوە زیاتر نییە ئەگە کەمتر نەبێ. خودای گەورە فەرمێ إنما التوبة على الله للذين يعملون السوء بجهالة ثم يتوبوا من قريب فأولئك يتوب الله عليهم وكان الله حكيما. پروردگار باسی ئەو کەسانەمان بۆ دەکات کە تەوبە دەکەن نەیانزانیە و گوناحیان کردووە ڕاستەوخۆ پەشیمان دەبنەوە لە دوای ئەو گوناح و سەرپێچی کردویانە تاخیری ناکەن دوای ناخەن ناڵێن جارێ تەمەنمان مایەتی جارێ مامانە قەینا پەلەمان نییە ئەمڕۆ ناسبەی دوو سبەی ساڵێکی تر ڕەمەزانێکی تر ئەمە ناڵێن. خودای پەروەردگار باسی ئەو تەوبەمان بۆ دەکا کە ڕاستەوخۆ دەگەڕێنەوە لە تاوان بقەریب کە لە ئایەتەکە هاتووە من قەریب واتە لە نێزک تەوبە دەکەنەوە دەگەڕێنەوە بەلای پەروەردگار. بۆیە یەکێ لەوانەی ئەو دکتۆرانەی ئەو زانایانەی عەبدوڕەحمان یەکێکی عالمێک و زانایەکی ئیمامی ئەزهەرە ئەفەرمێ ئەمە ئەو کەسانە ئەگرێتەوە کەواتێ کاتێک گوناحەکەن و تاوان دەکەن ڕاستەوخۆ دوای ناخەن یان زوو تەوبە دەکەن و دەگەڕێنەوە بەلای خوای پەروەردگار جەلە جەلالوو. کەواتە ئیماندارانی بەڕێز خوای گەورە پێی خۆشە لەسەر دنیادا و لە ئاسمان و لە زەویەکانیشدا هیچ شتێک نییە ئەوەنەی خودای گەورە پێی خۆش بێ عەبدەکەی بگەڕێتەوە بەلایی. وأنفقوا مما رزقناكم من قبل أن يأتي أحدكم الموت فيقول كاتێ مردن یەخەمان ئەگرێ هەموومان ئەمە دەڵێن ئیمانداران هەموومان دەڵێن خودایە فيقول ربي لولا أخرتني إلى أجل قريب فأصدق وأكن من الصالحين. أي خدایان تەمەنمان ئەگەر کەمی ئەولاتر بوایە چاکتر و باشترمان دەکرد. چونکە یەکێ لە پێغەمبەران کاتێ مەلەکل مەوت هات بۆ لای ڕوحی بکێشێ ئەوە بوو پێیوت بۆ ئاگدارمت نەکردەوە پێی فەرموو ئەی نەبی خوا ئەی خۆشەویستی خوا کاتێک هاوسەکەی ڕاست و هاوسەکەی چەپت و پشت و بەردەمت کە سوکارت هەمووی ڕۆیشت ئاگادارکردنەوەیە ئەگەر تۆ بەما نەیتە خەبەر بە تایبەتی ئێمە بەما نەینە خەبەر بە چیا دەینە خەبەر. کاتێک خۆشەویستێکت دەڕوا تۆ بێفکرکەیتەوە ئەم خۆشەویستە لەگەڵ منا بوو وەک من و ئاواتی هەبوو ئاواتی چەند ساڵەی هەبوو ئەیکوا لە کتوپڕێکدا نەما من و تۆ شواین ئیمانداران من و تۆ شواین لە کتوپڕێکدا ئەڵێن فڵانیش مرد تەواو ناو دەسڕێتەوە هەر کەسێ مرد ناوی دەسڕێتەوە لەسەر دنیا
یەواش یەواش نامێنێ ئیمانداران ئەبێ مردن وامان لێکە دامان چەڵەکێنێ بەداخەوە ئەمڕۆ چینە سەر قەبران دەینەوە دڵمان ڕەخترە بێ گوایە نەرمتر بێ پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام کاتێ دڵتان ڕەق بوو بچن بۆ قەبرستان فکرکەنەوە یادکەنەوە لەو قەبرە ئەم کەسە لەگەڵ تا بووە 30 ساڵ 40 ساڵ 50 ساڵ ئەوە تا لەژێر گڵایە تۆش جارە زوندووی دۆش دەڕۆی وەک ئەو ئەچین بۆ قەبرستان نوێژ دەکەین لەسەر مردوو هیچ موچرکەیە نایەتە سەر گیانماندا کەئەنەما هەر ئاساییە و ئەو دەمرێ و ئێمە نامرین کاتێ مردووە لە بەردەمان دەشۆرێ زۆر ئاساییە دڵمان ئەمەنە ڕەقە موچرکەیە نایەتە گیانماندا کاتێ چینە سەر قەبران لەسەر قەبران دوور ڕاوەستین دەمەتەقەی دنیا دەکەین ئاگامان نییە لەسەر قەبران چییە بێ کەئەنەما ئێمە نامرین ئەوە چی دەڵێ ئاید ئێمە نییە بەداخەوە هەمووی دڵمان ئەمەنە ڕەق بووە مسلمانی ڕاستەقینە چۆنە بێوا بێ تۆ بزانی کۆتایی ژیانت ئەوەیە ئەم دنیاە هەمووی هین تۆ بێ ژیانی ئاخیرەت و ئاخر سانیەت ئەورەیە و هیچیش لەگەڵ خۆتان نابەی ئیمانداران ئیبلیس فەرمووی یاوتی عەفو بەخوای پەروەردگار حەدیسەکە قودسیە وتی خودایە ئەو بەندانەی کە دروست کردووە مرۆڤەکان هەتا ڕوح لەبەریان نابێ من قەت وازیان لێ نایێنم چی عهدێکە دایەتێ خوا ئیمانداران ئیبلیس ئەڵێ دژمنی سەرسەختی مرۆڤایەتی خودایە ئەو مرۆڤانەی هەتا ڕوح لەبەریان نابێ ڕوح گیان نەبێتەوە لە جەستەیان من وازیان لێ نایەرم ئیلا ئەیان بەم تاوان و گوناح و خراپە و خراپەکاریان پێ دەکەم خوای پەروەردگاریش فەرمووی ئەی ئیبلیس بەعزەت و گەورەی خۆم هەتا ڕوح لەبەریان نابێ خوای پەروەردگار فەرمووی هەتا ڕوح لەبەریان نابێ داوام لێ بکەن پەشیمان مەوالیان خۆش دەبم خدای گەورە وتی هەتا ڕوح لەبەریان بێ پەشیمان بێتەوە خوای گەورە فەرمووی ئیبلیس چاک بزانە من لیان خۆشە بم ئەگەر هەموو دنیا تاوان و سەرپێچی ئەوان بێ ئیماندارانی بەڕێز خوای گەورە زۆر پێی خۆشە لە حەدیثێکی قودسیدا دەفەرمێ بەندەکان کە بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار زۆر زۆر پێی خۆشە و بەندانە بگەڕێنەوە لە تاوان لە سەرپێچی لە خراپە یان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی لا تەوبەتە مع الإصرار تەوبەکردن نییە لەگەڵ تاوان بەردەوام تۆ بەردەوام گوناحەکەی تاوانەکەی لێو لاوشەڵی خوایە لێم خۆش بە نە ئەمە تەوبەی پێ ناڵێن تەوبە ئەوەیە وازی لێبێنی ئەو گوناحە تەواو تەرکەی دڵت نەچێ بۆ لای نەچی بۆ شوێنە لێی پاشگەز بیتەوە بە دڵ بە ئەندام بە زبان بە هەموو شتێک ئەمە تەوبەی تەواوە خوای پەروەردگارە فەرمێ وتوبوا إلى الله جميعا أيها المؤمنون بگەڕێنەوە و پەشیمان بنەوە لە تاوان و سەرپێچی گوناح و تاوان و گوناحکاری ئەمجا فەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دوو شت ئەترسم لە ئومەتەکەمدا پەرەی پێ بدەن دڵی پێ خۆشکەن ئەصحاب و یاوەران فەرموویان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چین ئەو دوو شتە فەرمووی یەکێ لەوانە ئیتباع الهەوا بە قسەی ئارەزوو نەفسی خۆیان بکەن خۆشیەکانی دنیا تەئسیریان تیا بکە خۆشی قیامەت و ناخۆشی قیامەت لە فکرکەن و دووەمیانش فەرمووی طول الأمل وابزانن زۆر دەمێننەوە لەسەر دنیادا و نامرن ئەم دوو هۆکارە وامان لێیەکە قیامەت وامان لێیەکە قەبر وامان لێیەکە ترسی خوا لە دڵمانە کەمەکە ئەمڕۆ ببینە زۆری ئەمەیە طول الأمل زۆر ئاواتی هەیە بە دنیا زۆر ئاواتی هەیە بە دنیا و زۆرش بۆی هەوڵەدا بەڵام قیامەتی پشتگوێ خستووە ئەوەنە پرسی نەفس و هەوا و ئارەزوو خۆی دەکا ئەوەنە پرسی نەفسە پاکەکەی ناکا کە تەسلیمی خوای کردووە ئیمامی غەزالی ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێ ئەڵێ یەکێ لە والیەکان سەرکردەکان هات دەرچوو بەناو خەڵکە سوور بخوا حیمایە و ئەوەی کە لە دەورێتی ڕۆیشت مالکی کوڕی دیناری بینی ئیمامی مالک فەرمووی یا ئیمام ئەم ڕێوش ئەم ڕێکردنەی تۆ ئەم شێوازە خوا پێی خۆش نییە
کە ئاوا ڕێدەکەیت و وەک شێوازە فیزیەکی پێوە دیار بوو خەڵکیش بەدوایە دەڕوا فیز لێدا تەکەبوری هەیە. فەرمووی یا ئیمام ئەم شوێنە ئەم ڕەفتارەی کە تۆ دەیکەی خوا لە یەک شوێنە پێی خۆشە. ئەو شوێنەش کەوا بەرامبەر کافران ڕاوەستی بۆ جەنگ قەینا تەکەبور لێ دەی و خۆت دەرخەی غەیری ئەمە خوا پێی خۆش نییە. ئەو شوەتی وتی ئەزانی من کێم؟ بە ئیمامی مالک. ئیمام مالکش و ئیمامەکانی تر لە کاتی خۆیدا نەسیحەتی دەسەڵاتدارانیە کرد، وەک دەسەڵاتدارانی ئەمڕۆ نەبوو نەسیحەتی کە یەکسەر بتکوژێ یان سجنی کەن یان تێڵدانێکی باشی کەن و بەرەڵای کەن، وا نەبوو. ئەو شوتی ئەزانی من کێم؟ واڵێ وتی هەر کێ بیت تۆ ئەو کەسەی سێ سیفەتی کرد بۆی، وتی تۆ ئەو کەسەی لە نوتفەی ئاو هاتووی مسقالە زەڕەیەک نابێ ئەبێ بە ئەجیزە منەیکەی تۆیان بدۆزایەتەوە هاتی دەسەر دنیا. تۆ ئەو کەسەی کاتی ڕوح لە جەستت لا ئەبێتەوە لە ناو قەبردا بۆن ئەکەی وە کرم و مارەت خوا. تۆ ئەو کەسەی لە نێوانی ئەم دواندا ناوزەکت هەمووی پڕی بیسیە. تۆ ئەمەی ئەی مرۆڤ، ئەمەی ئەی مرۆڤ بە خۆتا مەنازە. ئەوش فەرمووی ئەی مالک جوان تەفسیرت کرد، جوانت وە جوان مرۆڤت ناسی. ئیماندارانی خۆشەویست، مرۆڤ ئەمەیە کاتێ مرۆڤێ لە دایکە بێوێ چەندێکم دەسەڵاتە وە کاتێ دەمرێتش چەندێکم دەسەڵاتە وە کاتێکی لە دنیادا ئەگە جەستەمان بکەینە سێ بەشەوە بەشێکی پیسیە دوو لە ڕوو جەنابتان. ئەمە مرۆڤە ئەبێ بزانین قەدری خۆمان بزانین، وەک مرۆڤ قەدری دنیاش بزانین وە قەدری قیامەتش بزانین وە قەدری ئەوەش بزانین سبەینێ و دوو سبەینێ هەمومان لە دیوانی خوادا ڕاوەستین. ئیمانداران ئەبێ خۆشەویستانمان ئەڕواتەوە دامان چەڵەکێنێ بینە خۆمانە لەکوێ خەلەلمان هەیە لەکوێ خراپەمان هەیە ڕایگرین ئیتر بەسێتی لەیرا لەمە زیاتر نەڕوا نەبۆ دنیامان نەبۆ قیامەتمان باشە. ئەو ڕەفتارانەی کە خراپە خوا پێی خۆش نییە کە پێغەمبەر پێی خۆش نییە نەیکەین وازی لێبێنین پەشیمان بینەوە با ڕۆژێ پەشیمان نەبینەوە دادمان نەدا ئیسفادەی نەبێ لە ساحەی مەحشەردا. واللهی قیامەت زۆر سەختە ئیمانداران، واللهی مردن زۆر سەختە. کاتێ دەمری یا خۆشەویستێکە دەمرێ زۆر سەختە، گەورەترین موسیبەتە. لەبەرەوەی مردی ئاسان نییە، دنیا نییە بکەنێ گەمە و گاڵتە. واللهی دەمرید کاتێ مردی ئیما ڕوحت دەچێ بۆ بەهەشت ئیما بۆ دۆزەخ خوا پەنامەندا. واللهی بەندەی وا هەیە هەر لە دنیادا کاتێ ڕوحی دەرەچێ خوا عەزابیەدا و کاتێک ڕوحێ چێتە حەوت تەبەقەی ئاسمان یەکەم ئاسمان نابینێ خوا ئەڵێ فڕی دەنە خوارەوە نەعلەتی لێ بکەن ئەم ڕوحە. ئەم ڕوحە پیسە چییە بەهانەیە بۆ ئاسمان فڕی دەن با بڕوا. ئەمجا جەستەیەکی بێڕوح بەدەستی خۆمانەینە گۆڕ. واللهی دوایە ماگەڕینەوە دوو مەلایکە دێن بۆ لای هەڵێسێنن پرسیاری لێکەن قڕ بەسەرەوەی لە ناو قەبرەکەدا جوابی ئەو دوو مەلایکە ناداتەوە. ئەو سێ پرسیارەی لێەکەن کە جوابی ناداتەوە لە دوایەوە تەعزیبە تا ئەو ڕۆژەی کە زوونوە بێتەوە. تەمەناعەکە قیامەت هەستێ بچێتە دۆزەخ بەس لەو گۆڕانە مێنێتەوە. ئەمەنە شوێنی سەختە. ئیمانداران ئەبێ بینە خۆمانە بۆی بزانین بەرەو قیامەتە ڕۆین ڕۆژ بە ڕۆژ. وەڵی یەک ڕۆژ لە ژیانت بڕوا ڕۆژێ نێزگە بیتەوە لە مردن. بەڵام خۆشبەختی بۆ ئەو کەسەی کە دەمرێ خوا لێ ڕازیە. خۆشبەختی بۆ ئەو کەسەی کە دەمرێ خەڵک بە باشە باسیەکە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پیاوێک مرد لەناو خەڵکدا باس بوو. دوای بینی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم کەسە خەڵک زۆر بە باشی باسیەکە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەگەر کەسێ مرد چەند کەسێک شایەتی بۆ بدا پیاوی چاک و باش بێ بەڵام لەسەر دین و ئیمان ئەو کەسە باشتیە. خۆشەویستێکت مرد خەڵک بە باشی باسی کردەوە نیعمەتی خوایە. چونکە پێغەمبەری خوا فەرمێ ئینسانی وایە ئەمرێ دنیاش ڕەزالەتی بەدەستیەوەتی. دنیا بەم دنیای خۆی دەڵێ خودای لێت بەزیاو بێ نەجاتمان بوو لە دەست ئەم پیاوە خراپە ئەم کەسە خراپە ئەم ئافرەتە خراپە. بەڵام ئەگە کەسی چاک بێ بڕواتان هەبێ مرۆڤەکان
دار و بەردەکان مەلایکەکانی فرمێشکی بۆ ڕێژن لەبەری کەسێکی چاک بووە خوای گەورە تەکریمێکا بە تەکریمەوەی با بۆ ئاسمان کەواتە خۆشەویستان وامان لێ بێ وامان لێ نەبێ هەر گوناح و تاوان و سەرپێچی بکەین پشت دەینەوە هەتا کاتێک مەلەکل مەوت یەقەمان دەگرێ نەخێر خۆمان ڕێکەینەوە ئامادە بکەین هەر سەعات و هەر سانیەک بێ سرەی ئێمەش دێ بەڵام نازانین ئایا دوا ئەکەوێ یان پێش ئەکەوێ وەک ئیمامی غەزالی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ اعلم أن من له إخوان غائبين چاک بزانە هەندێ برادەر تێ غایبە لە دنیا بوون بەڵام ڕۆیشتن ئەزانن ئەهلی قەبرستان بە ئێماڵێن مردوو خۆیان زیندوون حەقیقەت دیگەرەکە ئەوەی ئێستا من و تۆ زیندوین ئێمە مردوین زیندوی ڕاستەقینە کاتێشان دەدەیتەوە ئەوان لەوێ چاوەڕێی ئێمە دەکەن کە بگەینە ئەوان هەیە پێش ئەکەوێ بە ساڵێک بە مانگێ بە ڕۆژێک بە چەند ساڵێک بەڵام ئەوان سەردانی یەک دەکەن بە ڕۆح و ئاگایان لە خۆیان هەیە لەوێ بەڵام ئەزانن فڵان و فڵان نەهاتووە چاوەڕێی ئێمە دەکەین بڕۆین ئێمەش تەمەنا ئەکەین نەڕۆین بەڵام هەمومانش دەگەڕێینەوە بۆ ئەوێ بەڵام ئیما تۆ پێشی من یا من پێشی تۆ لەوە زیاتر نییە بۆی ئەم پیاوە بەڕێزەوە فەرمی ئەوانەی کە چوون و ئەوەی ماوە غایبە ئیما ڕۆژێ بە دوو ڕۆژ یان چەندێک ئەچنەوە یا هەندێکیان دەمێنن و دەگەڕێنەوە یان ساڵێک بەڵام گرنگەوەیە ئینسان خۆی ئامادە بکە بۆ ئەو ڕۆژەی کە خوای گەورە ڕوحی یەکێش خوای گەورە ڕەحمان لێ بکە عاقبەت خێرمان بکە یا ڕەبی خوای لە تەپاڕینەوە بە ئیمان بمانژێنی بە ئیمان بمانبرێنی ڕۆژێ بمری لێمان ڕازی بی یا الله خوای لە مردوەکانمان خۆش بی یا الله خوای لە تەپاڕینەوە لە خۆشەویستانمان خۆش بی یا الله خوای لە تەپاڕینەوە ئەی پەروەردگارە لە مردووی هەموو لایەکمان خۆش بی یا ڕەبی خوایە ئیسلاحمان بکەی لەسەر ئیمان تەثبیتمان بکەی سابتمان بکەی ئەوەی چاکە خودایە بیکەینەوەی خراپە لێمان دوور کەیتەوە یا ڕەبی ژیانێکی خۆش ژیانێک تۆ لێمان ڕازی بی مردنێک تۆ لێمان ڕازی بی یا ڕەبی خوای لە تەپاڕینەوە ڕەحم بە پیاوە تەمەنەکانمان بکەی عاقبەت خێران بکەی لەشان ساغ بکەی ڕەحم بە گەنج و لاوەکانمان بکەی قوتابیەکانمان بکەی یا ڕەبی خوای ڕەحم بە وڵاتمان بکەی یا ڕەبی وڵاتمان پڕێرزانی کەی لە بەڵاو لە موسیبەت لە خراپە لە شەڕ دوور کەیتەوە ئامین ئامین والحەمد لله رب العالمین